پارچە زەوی کە ئێستای بینم لێرە ئەمە ئێستا ئەو پارچە زەویە کە بەردی بناغی نەخۆشخانەی پەنجاقەرەوەڵی تیادانە لە ساڵی 2013. کێشەکانی تەندروستی لەم شارەیە بۆی دروستکراوە دروستکراوە بە ئەنقەسیش دروستکراوە لەم شارەیە. ئێمە ئەوەی کە هەیە لە کێشەی هەرە گەوری ئێمە لەم شارەیە ئەوەیە کە نەخۆشخانەمان نییە لە ئەماری وەزارەتی تەندروستیە شتێک نییە بە ناوی نەخۆشخانەوەیە کە قاوشی هەبێ ئینعاشی هەبێت ئەو شتانە هەبێ ئێمە لە چەمچەماڵە شتیوامان نییە. بینایانەی کە هەیە لە تەواوی چەمچەماڵە یا خێرومەند دروستی کرد خێرومەنی ژووی کە دروستی کرد بەقەت خانوویەکی 200 متر بنکەیەکی بچووکە یا ئەوەشی کە هەیە کە ئێستا نەخۆشی تیابینێ عملیاتی تیاگرێت چی تیاگری ئەوانە هەر هەمووی حزبی بەعز دروستی کردووە و ئێمە کێشەی بەڕاستی ئەم لە ساڵی 2013 پێشتر ئەم نەخۆشخانەیە 100 قەرەوێڵەی بوو دواتر کرا 50 قەرەوێڵی بەردی بناغی 50 قەرەوێڵەیاندانا قرار لە حملەی هەڵبژاردنە دانرا دواتر لە حملەیەکی هەڵبژاردننی تر بەڵێنرا کە نەخۆشخانەکە ئاکرێوانە ئەویش دیسانەوە هەر نەکرا ئەو ئێستا ئەمای بین ساحەیەکی چۆڵ بەردی بناغە نەماوە کە من ئەڵێم قەیرانی کێشەکانی تەندروستی لە چەمچەماڵە بۆی دروستکراوە ئێمە بەڕاستی بەداخەوە کەواڵێم بەرپرسانی تەندروستی لە چەمچەماڵ خەریکی تیجارەتن و لە بازاڕ بزنسەکەن و بەشێکیشان کەسانی مەسئولین و ئەوانە لەگەڵانە شەریکن بۆیە پشتیان قەویە. ئەنی ئەم شارە بەڕاستی ڕۆژانە نییە ڕۆژانە ئەنفالەکرێ ڕۆژانە کە سوکاری ئەنفالەکرێتەوە واتە ئەنفال لە چەمچەماڵەیەش ئەنفال بەردەوە. بەڵێ لە ساڵی 2013 بەداخەوە بەردی بناغی نەخۆشخانەیەکی 50 قەرەوڵەی بۆ قەزای چەمچەماڵ دانرا نەکەوتە بواری جێبەجێکردنەوە دیارە هۆکارەکەی بۆ ئەو ئەزمونە دارایە کە ڕووی لە هەرێمی کوردستان و هاتنی داعش کرد بۆیە بۆ ئێستاکە نەک نەخۆشخانێکی 50 قەرەوڵی نەخۆشخانەیەکی 100 قەرەوڵەی پێویستە چونکە دوو نەخۆشخانە لە ستونی قەزاکەماندا هەیە لە ئێستاکەدا هەردوو نەخۆشخانەکە کە مێژووی دروستکردنەکانی دەگەڕێتەوە بۆ ساڵەکانی هەشتا لە ڕووی کوالیتیەوە بۆ ئەم بارودۆخە گونجاونیەوە ئەم ڕێژەی دانوشتوانیش لە فراوانبووندایە لە ئاستی پێویستی هاوڵاتیانی شارەکەماندانە بۆیە یەک لەو نەخۆشخانانەی شێت پێشڕە و بەداخەوە لە کاتی گومەلەرزەکەی چەند ساڵی ڕابردووە بەشە لە خەسخانەکان داڕوخە و لە ئێستاکەدا ئەتوانم بڵێم ئەو چەند بەشەیەمان ئەو چەند هۆڵەمان ئەزل کردووە چەند قاوشێکن کە نەخۆش ناتوانێت لەبەر تەندروستیەوە ناتوانێت تیا بمێنێتەوە ئێمە دەرخەسشمان کردووە بۆ سەری خۆمان بۆ بەڕێبراتی تەندروستی سلێمانی و لێوە بەرزۆکراوە بۆ وزارەتی تەندروستی بەڵام بەداخەوە تاکو ئەم لەحزەیە ئەو پارە پێویستەیە نەهاتووەتە بەردەست و بتوانین ئێمە نۆژەنگی بکەینەوە تەنانەت ئەگەر نۆژەنگشی بکەینەوە نەخۆشخانەوەکو ئاماژەمان پێدا لەبەرەوەی مێژووی دروستکردنەکەی گەلێک کۆنە ئەتوانم بڵێم ئەوکو پێویست سوودی لێ نابینرێ تاکو بتوانین هاوڵاتیان سوودی لێ ببین ئەو نەخۆشخانانێک کە ئێستا لە بەردەستایە بەشێکی بۆ خێرخوازە گەڕێتەوە کە دروستی کردووە بنەگەر ئاماژەی پێ بدەم بەڕێبراتی تەندروستی چەمچەماڵمان لە بینای کریایە بەڵبندی خۆپاراستنەکەمان کە مەڵبندێکی هەرە گرنگتانێ کە چاودێری بازاڕەکە و لە بینای مزگەوتایە وە چەند مەڵبندێکی کەمانەیە کە دروست کراوە گشتی لەسەر ئەرکی خێرخواز و ڕێکخراوەکان دروست کراوە. یەکێک لەو پرۆژانەی کە دەبووە لە ساڵی 2013 و 2015 تەواو بە پرۆژەی دروستکردنی نەخۆشخانەی 50 قەرەوێڵەیە کە بۆ قەزای چەمچەماڵ پێویست و گرنگ بووە و ئەو کاتە دیارە بەردی بناغی دانراوە بەڵام بەهۆی هاتنی قەیرانی دارایی و دروستبوونی شەڕی داعش ئەو پرۆژەیە وەستا و هەموو ئەو پرۆژانەش وەستان بە بڕیارە ئەنجومەنی وەزیران کە لە خوار لە 150 کارەکانیان تەوابووی پرۆژەی دروستکردنی 50 قەرەوێڵەکەش ئەسڵەن هەر بەردی بناغی دانرابوو واتە هیچ بە نسبەی جێبەجێکردن نەچوو بۆ بواری جێبەجێکرد لە بودجەی 2020 حکوومەتی فیدراڵی عێراق 1 ملیار دینار دانرا بۆ قەزای چەمچەماڵ و ناحیە شۆڕژ ئێمە لەگەڵ بە هاوبەشی و بە تەنسیق لەگەڵ تەندروستی چەمچەماڵ و تەندروستی سلێمانی ڕێککەوتین کە ئەم پارەیە بۆ نەخۆشخانەیەک لە قەزای چەمچەماڵدانرێت و نەخۆشخانەی پێ دروست بکرێت ئێستا لە هەردوو لە هەوڵداین بە ئومێد دەکەین ئەمە یەکێکیان جێبەجێ بکرێت.